سەردانی وەفدی باڵای یەکێتی نیشتیمانی کوردستان بە سەرۆکایەتی باڤڵ تاڵەبانی هاوسەرۆکی یەکێتی بۆ بەغداد و ئەنجامدانی زنجیرەیەک دیدار و کۆبوونەوە لەگەڵ سێ سەرۆکایەتیەکە و کەسی یەکەمی هێز و لایەنە سیاسیەکان و باڵوێز و دیبلۆماتکاران ئەو پەیامەی گەیاند کە یەکێتی هێزی سەرەکیە لە گۆڕەپانی سیاسی بۆ هەر پرس و بابەتێکی پەیوەست بە عێراق و عێراقیەکان لە دەرەوەی گۆڕەپانەکە نیە و بە هێزەوە ڕۆڵی خۆی لە بەغداد دەگێڕێت. لە بەرامبەریشدا هێز و لایەنە سیاسیەکان چاوەڕێ یەکێتین وەک هێزێکی کاریگەر تاوکەریەوە و ڕۆڵە بێت کە سەرۆک مام جەلال ساڵانێک لە بەغداد گێڕاوێتی بۆ چارەسەرکردنی کێشە و ناکۆکی سیاسیەکان و کۆکردنەوەی عێراقیەکان لە چواردەوری بەرژەوەندیە باڵا نیشتیمانیەکان و چارەسەرکردنی کێشە و گرفتەکان بەپێی دەستوور. وەفدی باڵای یەکێتی لە دیدار و کۆبوونەوەکانیدا بەڕۆنیەوە و پەیامەی گەیاندە هێز و لایەنەکانی عێراق کە کورد پێکهاتێکی سەرەکیە لە عێراق و دەبێت هاوبەش و بڕیار دەربێت لە کوی پرسە گرنگ و چارەنووسازەکاندا. هەر جۆرە هەوڵێکیش بۆ تێکەڵکردنی مافە دەستووریەکانی هەرێم بە کێشە و ناکۆکی سیاسی و حزبیەکان بە هەوڵێکی بێئاکام و بە هۆکاری بەردەوامبوونی کێشە و ناکۆکیەکان ناوبرد و دووپاتیشیان کردەوە. هەرێمی کوردستان پابەندی ڕێکەوتنەکان دەبێت بەتایبەت لە پرسی بوجە و موچەدا. وەفدی یەکێتی هەڵوێستی حزبەکان لەسەر هەڵبژاردنی پێشوەختی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕوون کردە و جەختیان کردەوە لەسەر ئەنجامدانی هەڵبژاردنێکی پاک و بێگەرد کە لە ئاست خواستەکانی گەلی عێراق بێت و ببێتە مای سەقامگیری سیاسی و ئابووری و ژیان و گوزەرانی عێراقیەکان بەرەو باشتر ببات. با بڕوای چاودێرانی سیاسیش بەردەوامبوونی ئەو جۆرە سەردان و کۆبوونەوانە لە نێوان هێز و لایەنەکانی هەرێم و عێراق پەیوەندیەکانی هەرێم و بەغداد دەباتە قۆناغێکی باشتر و ئەو بێمتمانەیە ناهێڵێت کە ساڵانێکی زۆرە لە نێوان هەردوو لادا هەیە و بۆتە هۆی کەڵەکەبوونی کێشەکان. چاودێران با پێویستیشی دەزانن یەکێتی لەسەر ئاستی حیزبی و حکمی لەسەر هەمان سیاسەتی سەرۆک مام جەلال درێژە بەکاری سیاسی خۆی بدات لە عێراق و بەردەوامی بەو ڕۆڵە بدات کە سەرۆک مام جەلال ساڵانێکە ڕەنگڕێژی کردووە و هێز و لایەنە عێراقیەکان لێی چاوەڕێ دەکەن.